بۆچی جەوهەرنامیق وازی لە پارتی هێنا؟ کەی و چۆن جەوهەرنامیق نێوانی لەگەڵ مەسعود بەرزانیدا تێک چوو؟ سکرتێری مەکتەبی سیاسی پارتی بوو. ساڵی 1992 بوویە یەکەمین سەرۆکی پەرلەمانی کوردستان. هەڵوێستەکانی بەرامبەر ڕووداوی سیوێکی ئاب درزی خستە نێوان جەوهەرنامیق سالم و سەرکردایەتی پارتی و مەسعود بەرزانیشی نیگەران کرد. لە کۆتایی ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوودا لە ڕێگەی یەکێتی قوتابیانەوە تێکەڵ بەکاری سیاسی دەبێت لە ناو پارتیدا. بەر لە هەرسی شۆڕشی ئەیلول دەکرێتە کارگێڕی لقی سێی پارتی. ساڵی 1975 بووەتە ئەندامی سەرکردایەتی کاتی قیادە موقەتەی پارتی و یەکەمین بەیاننامەی شۆڕشی گوڵان ئەو نووسیوێتی ئەو جەوهەرنامیق سالم بوو. ساڵی 1946 لە گوندی بەرلوتی سەر بە قەزای کەلار لەدایک بووە و باوکی یەکێک بووە لە ئەندامە دیارەکانی حیزبی هیوا. لە کۆتایی 60ەکانی سەدەی ڕابردوودا بەشی زانستە ئابوووریەکانی لە زانکۆی موستەنسیری بەغداد تەواو کردووە. لە کۆنگرەی نۆی پارتی لە ساڵی 1979 بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێردراوە و لە ساڵی 1989 لە کۆنگرەی دەی پارتی بە ئەندامی مەکتەبی سیاسی دیاری دەکرێتەوە. ساڵی 1992 بووەتە یەکەمین سەرۆکی پەرلەمانی کوردستان. ساڵی 2000 کراوەتە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی. 21 ئازاری ساڵی 2001 لە تەمەنی 65 ساڵیدا لە نەخۆشخانەی هۆدینگال لە وڵاتی سوید کۆچی دوایی دەکات. کاتێک کە سەرۆکی پەرلەمان بوو لە جەولەی یەکەمی شەڕی ناوخۆی نێوان پارتی و یەکێتیدا لەگەڵ 58 پەرلەمانتاری خولی یەکەمی پەرلەماندا دژ بە شەڕی ناوخۆ زیاتر لە 100 ڕۆژ لە ناو بینای پەرلەماندا مانیان گرت. ئەو کە بە یەکێک لە بنیادنەرانی پارتی لە پاش هەرسی شۆڕشی ئەیلولدا دادەنرێت دەبێتە قوربانی هەڵوێستەکانی لەسەر سیوێکی ئاب. جەوهەرنامیق کە ئەو کاتە سەرۆکی پەرلەمانی کوردستان بووە بەیاننامەیەک دژی هاتنی سوپای عێراق و گاردی کۆماری بۆ هەولێر و سەر بینای پەرلەمان بڵاو دەکاتەوە. فەرهاد عەونی نەقیبی پێشووی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کە ژنبرای جەوهەرنامیقە لە بیرەوەرەکانیدا بە ناوی ڕۆژگارم ئاوا تێپەڕیدا دەڵێت کاک جەوهەر پێیوتم چ مەعقولیەتێکی تێدایە کە گاردی کۆماری لە هەولێردا تەراتێن بکەن و بەو شێوەیە مامەڵە لەگەڵ پەرلەماندا بکەن و ئێمەش بێدەنگ بین. بەوتەی فەرهاد عەونی جەوهەرنامیق بەیاننامەی ناڕەزایەتەکەی لەسەر سیوێکی ئاب داوەتە مەسعود بەرزانی و تووشێتی ئامادەیە بۆ هەر ئیجراعاتێکی حیزبی. فەرهاد عەونی باس لەوەش دەکات کە جەوهەرنامیق پێی وتووە کە دەزانێت لە دوا ڕۆژدا هەڵوێستەکەی لەسەر سیوێکی ئاب باجی دەبێت بەڵام وتوێتی کە لە بازدان ناترسێت و ئەوە لای ئەو گرنگ بووە کە پەرلەمانی لە گاردی کۆماری ڕزگار کردووە. نیگەرانی مەسعود بەرزانی و سەرکردایەتی پارتی و ئەندامانی فراکسیۆنی زەرد لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بەرامبەر جەوهەرنامیق زیاتر دەبێت. کاتێک ئامادە نابێت کۆبوونەوەی پەرلەمان لە بینای پەرلەمان بە وجودی گاردی کۆماری عێراقی ببەسێت و لە 3 نۆی 1996 کۆبوونەوەی پەرلەمان لە مزگەوتی گەورەی شەقڵاوە ئەنجام دەدات. نێوانی جەوهەرنامیق و مەسعود بەرزانی لە 19 چواری 2003دا زۆر تێک دەچێت. کاتێک لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسیدا مەسعود بەرزانی پێی دەڵێت ئێوە بۆچی هێندە ئەنانین. ئیدی لە پاش ئەو کۆبوونەوەیە و لە دوای ئەو قسەی مەسعود بەرزانی جەوهەرنامیق ناچێتەوە بۆ مەکتەبی سیاسی و خۆی لە پارتی کەنارگیر دەکات. فەرهاد عەونی دەڵێت پێم وتووە کێ دەڵێت کاک مەسعود مەبەستی تۆ بووە و مەبەستی ئەندامانی تری مەکتەبی سیاسی نەبووە. جەوهەرنامیقیش وتوێتی کە مەبەستی ئەو بووە و تووشێتی نابێت هەموو شتی لێ قبوڵ بکرێت و منیش خاوەنی کەسایەتی و عیزەتی نەفسی خۆم و خێریشم پێ نەکراوە کە بوومەتە یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستان و سکرتێری پارتی. هەر سەبارەت بە نیگەرانبوونی جەوهەرنامیق لەو قسەی مەسعود بەرزانی جەوهەرنامیق بە فەرهاد عەونی وتووە ئەگەر ئەو قسە بریندارکەرەی لە مەسعود بەرزانی قبوڵ بکردایە لەبەر چاوی ئەندامانی مەکتەبی سیاسی ئەوا دەبوو زۆر شتی تریشی قبوڵ بکردایە. فەرهاد عەونی لە بیرەوەرەکانیدا باسی لەوەش کردووە کە جەوهەرنامیق پێی وتووە پاش دابڕانی لە مەکتەبی سیاسی و هەوڵی جددی نەدراوە بۆ گەڕانەوەی و تەنانەت ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی ئاگادار کراونەتەوە کە سەردانی نەکەن و پێیان وتراوە سەردانکردنی جەوهەرنامیق بۆیان باش نییە. فەرهاد عەونی دەڵێت پاش 6 ساڵ لە دابڕانی جەوهەرنامیق نێچیروان بەرزانی توانیوێتی قەناعەتی پێ بکات کە بەشداری کۆبوونەوەی سەرکردایەتی پارتی بە سەرپەرشتی مەسعود بەرزانی بکات. وەکو فەرهاد عەونی باسی کردووە
لە 4 2009 بەشداری کۆبوونەوەی سەرکردایەتی پارتی دەکات بەڵام لەبەر ئەوەی مەسئول بەرزانی گرنگی پێنادات و بەخێر هاتنەوەی ناکات. جەوهەر نامیق لە نیوەی کۆبوونەوەکەدا کۆبوونەوەکە بەجێ دەهێڵێت و ئەوەش دەبێتە وێزگەی واسێنانی یەکجارەکی جەوهەر نامیق لە پارتی.